یانەی سیروان و نوێ و نەورۆز ژاری دەربی سلێمانیان بە یەکسانی بە گۆڵە کۆتایی پێهێنا و سیروان پارێزگاری لە پلەی دووەم و نەورۆزیش پارێزگاری لە پلەی چوارەم کرد. لا دێربی شاری سلێمانی سیروانی نوێ لاسەر یاریگای ئاشتی میوانداری لە نەورۆز کرد. لا پێش دەستپێکی یاریەکە هەریەکە لە ئەحمەد بەشاری گۆڵچی یانەی سیروانی نوێ و ڕزگار عەلی ڕاهێنەری یانەی سیروانی نوێ خەڵاتەکانی باشترینی مانگی ڕابردووی خولی نایابی کوردستانیان پێدرا. یاری دەستی پێکرد و هەر لە سەرەتاوە هەردوویانە هێرشەکانیان بۆ سەرگۆڵی یەکتر دەست پێ کرد. سەرەتا لە ڕێگەی لێدانێکەوە باکۆ نزیک بوو لەوەی گۆڵی پێشکەوتن بۆ سیروانی نوێ تۆمار بکات، بەڵام گۆڵچی نەورۆز ڕێگری کرد. دواتر هەردوویان هێرشەکانیان بەردەوامی پێدا و لە خوڵێکی هێژدا دیلمان ڕۆکان یاریزانی پێشووی سیروانی نوێ توانی گۆڵی پێشکەوتن بۆ نەورۆز تۆمار بکات. بەڵام خۆشیەکانی نەورۆز زۆری نەخاند و لە خوڵێکی 21 سەربەز ڕەوف ئەنجامەکەی بۆ سیروانی نوێ یەکسان کردەوە. جێمی یەکەمی یارەکەش بە یەکسانبوون بە گۆڵێک بۆ لایەکیان بە کۆتار. جێمی دووەمی یارەکە پێچەوانەی جێمی یەکەم سیروان باڵادەستی تەواوی بەسەر یاریگادا گرتە بوو. هێرشەکانیشی بۆ سەرگۆڵی نەورۆز درێژەیە بوو بۆ تۆمارکردنی گۆڵی دووەم و لە بەرامبەریشدا نەورۆز دەیویست لە ڕێگەی هێرشاڵ گەڕاوەکانەوە مەترسی لە سەرگۆڵی سیروانی نوێ تۆمار بکات. لە چەند بۆنەیەکدا سیروان نزیک بوو لەوەی گۆڵ تۆمار بکە، بەڵام سەرکەوتنی بەدەست نێنا. لا دوو ڕووداوی نێو یارەکەشدا یاریزانانی سیروانی نوێ داوای هەژمارکردنی لەدانی سزایان کرد، بەڵام داوەر ڕەتی کردەوانێ. سەرنجامی ژیارەکە بە یەکسانبوون بە گۆڵێک بۆ هەر لایەکیان بە کۆتار. والله نازم هەموو یاریگە مشتێکی وا بێت بەڕاستی نا یعنی ناتوانێت باشە بۆ حەکەمی هەولێرمان بۆ دانێن با کەرکووکمان بۆ دامنێن کاکە ینی جاری وای لێ ئێستا بەس دەبەری منافسین حاڵەتی تیا وازەح نایگری ینی ئەمان خەنە قسە جارێک نییە دوان نییە ئەمان خەنە قسە کاکە هیوادارم یەکی تۆپی کورسان و لیژنەی ناوبژیوانان ینی بزانێ بۆ بازیاریەک کێدانی و کێدانانێ لەگەڵ ڕێزمان بۆ کاکتوانە ینی خۆ من لەگەڵ هەموو حەکەمەکانە هەموو برادر و خۆشەویستی ئێمە بەس ناکرێتەوە نەتیجەی ینی هیلاکبوونی تیپێک حاڵەت ڕوئەیە تۆ بەڕاستی گوێ خۆتی لێ بخوێنی ئەمە خاڵێکی تر ئێمە جاری وای خۆمان گلەی یەکەین ئەڵێن وڵا کە ئەگەر تیپێک لێمان بەرێتەوە ئەڵێن وڵا تیپی مقابل کاکە هەموو وەختەکەی کۆ ئەی بزانم ئەمڕۆ بزانێ ئێمە لە شەوتی دۆماوەزان بە هەموو یارێکە 20 دقیقە 25 دقیقە یاری نەکراوە تێگەی ئەیتر نازانم کە من ڕخنە لە یەکێگرم ئەبێ خۆم لە ئاستی ئەوا بم ینی خۆم ئەوە نەکەم فەرمو شەوتی دۆم لێ بنەوە بزانم 20 دقیقە 25 دقیقە یاری کراوە. سەرەتا بەنای خوا ئەتوانم بڵێم شەوتی یەکەم تەحادێکی باش لە کەشی یاریەکەم، بەڵام بەڕاستی شەوتی دۆم ئەوان باڵا دەستتر بوون. ئێمە شەڵ یەکەم توانیمان گۆڵ تۆمارکەین فرسەش دروستکەین، بەڵام بەڕاستی بالێتان نەشارێت تیبی سیروان تیبێکە لەو تیبانەی کە زۆر ڕێکخراوە تیبێکی زۆر منەزەمە ماوەیەکی زۆرە بە یەکەوەن تیبێکە لە ڕکابەریایە وەکو خاڵ ئەتوانم خاڵ بوەردوکمان یەک خاڵ باش نەبوو چونکە ئێمە هەردووکمان لە مەنافەسی لێ دووەم و سێمیین توان بڵێم ئێمە خاڵمان لێش هەم ئەوان هەم ئێمەش، بەڵام بە گشتێکەکە بڵێ بە واقعانە بیرکەینەوە بەڕاستی خاڵێک لەگەڵ سیروانە بە خراپی نازم بەتابێت لە یاریگایەوە کە من خۆم یاری ماوە لەگەڵ ئەوە لە یاریگای خۆمە. بەمەنجامە ژیانەی سیروانی نوێ پارێزگاری لە پلەی دووەمی ڕزمەندی خولی نایابی کوردستان کرد با کۆکردنەوەی 27 خاڵ و یارەکانی قۆناغیەکەمی کۆتایی هات بە جیاوازی 3 خاڵ لە دوای هەندرێنی پێشەنگەوە. یانەی نەورۆزیش بە 20 خاڵەوە پلەی چوارەمی گرتو و یاریکی دواخراویشی ماوە بەرامبەر بە دهۆک ئەنجامی دەدات.